دەنگم دەبیستن تکایە خەبەرکەم پێ بدەن بزانم دەنگم هەیە یان نییە دەنگم هەیە یان نییە کا بۆم بنووسن بێ زەحمەت دەنگم هەیە بەڵێ هەموو شتێک باشە و ئەزیزم دەنگ هەیە و زۆر باش ئۆکەی زۆر زۆر سپاس ئۆکەی هیوادارم برادران بێنە سەرخەت زیاتر هەموو شتێک باشە دەباشە دەنگ باشە هەمولایەک ئۆکەی دەست پێ بکەم یان چاوەڕان بین هێشتا خەڵک زیاتر بێ ئەوتی بینیانە زۆر دێتە سەر شاشەکەی تۆزێک برادرم ناڕەحەت نەکە زۆر پێ مەشغوڵ نەبم ئۆکەی برایانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتۆ گشت کاتێکتان شاد ڕێز و خۆشەویستم هەیە بۆ هەموو تاکەچی کورد بە تایبەتی بۆ ئەوانەی باوەڕیان بە بیری ئازاد دەنجی ئازاد هەیە کە ڕێز لە مافی مرۆڤ و شارستانیت دەگرن و بۆ باوەڕیان بە پێشکەوتن و زانست هەیە بەخێر هاتنێ هەموو لایەک دەکەم ئەوانەی بینەری بەرنامەکەمانن و هیوادارم کاتێکی خۆش بەسەر بەرن لەگەڵ ئێمە و هەوڵدن بابەتێک پێشکەش بکەم کە سوودی هەبێت بۆ برادرانی مسلمان هیوادارم بە سوکاتی تێنەگەن تەنها ڕوونکردنەوەی خۆمانە و تێڕوانیمان لە ژیان و لە کۆمەلگای ئیسلام و بیرکردنەوە چۆیەتی بیرکردنەوەمان وەکو مرۆڤ زۆر ڕێز و زۆر سپاسی مامۆستا هێژا نەریوان هەڵەبجەی دەکەم ئەو دەرفەتی بۆ من ڕاخسان لە پێیجی خۆی کە بتوانم سەرنجەکانم بەیان بکەم مامۆستا مەریوان هەمیشە ڕێبەر و هەڵگری بیری ئازادە و بە هەڵوێست بووە هەمیشە سلی نەکردێتەوە لە پەلاماردان لەسەر ڕاستیەکانی مێژووی ئیسلام هەر ئەو نەبەردە و ئازایەتی کاک مەریوانە هەمومان هێناوەتە جۆش هەمومان پێکەوە بە یەک دەنگ بینە سەرخەت و بە ئاشکرا وێنە و ڤیدیۆ و پەخش بکەین و ڕاستەوخۆ بینە مەیدان من بە مامۆستا مەریوان دەڵێم ئەوەی ئێوە و پێش ئێوە چاندوتانە ئێستا بەرهەمەکەی دەبینن هیوایەکی گەشم بە گەنجی کووردە کە بڵێن نە ئیدی بەسە ستەم و درۆکردن لەگەڵ ئومەی ئیسلام من قسە بە کەسانێک دەکەم کە سەروەری کوردستانی پێ بەهاتر بێ لە کولتوری ناموی عەرەب ئەو کەسە لای من بەڕێزە کە دابوو نەریتی کورد و مێژوەکەی بەڕێزەوە سیر بکە نەک بە چاوی نزم و دواکەوتووی لی بنۆڕێ هەرچەندە تێبینیم هەیە لەسەر مێژووی کۆنی کورد و ئەسڵ و فەسڵی کورد بەڵام ئەو بابەتێکی مێژوویە دەربارەی بوونی کورد لەم کات و ساتە باز ناکرێت هەرچەندە بە 11 ئەڵقا باسم لێوە کردووە لە فەیسبووکی خۆم کەسێک کە غەزوەکانی خالید بەنی وەلید بە پیرۆز و ڕزگارکەری کورد لە قەڵەم بدا لای من ئەو کەسە هیچ بەهایەکی نییە و هیچ حەز ناکەم گوێگیری بەرنامەکەشم بێت تەنانەت حەز ناکەم سوود لە یەک گوشەی من وەربگرێ ڕاستە من خۆم بە کابراشی دیموکرات خواز و ئاغلبی خواز بەدەمێن بەڵام بە هیچ شێوەیە کەسێک کە باوەڕی بە ئازادی نەبێ و ئەو کەسە باوەڕی بە زەبر و شمشێر و قەتل و سەبای و جاری و لاقی ئافرەتان و درۆ و خوڕافات هەبێ من چۆن بتوانم دەرگای گفتوگۆی بۆ بکەمەوە هەر وەک بڵێ شێر و کەمتیار ئەلیف دەکەم نەخێر تەنانەت ئەو کەسانەی مامەڵە لەگەڵ ئاژەڵ و جانەوەرە درۆندە و کوشندەکان دەکەن هەمیشە بە حەزەرەوە مامەڵەیان لەگەڵ دەکەن بۆیە هەمیشە قەفەس ئامادەیە بۆ ئەو جانەوەرە درۆندانە یەکێکە کەسێکی وەک خالید بەنی وەلید و جیهادیەکانی بەرزتر لە کورد و هاوخوێنی خۆی بە نرختر سیر بکە مەبەستم لەو هێرش و ڕەزوانەیە کە هاتن بە کوردستان لە قەبائیلی یەمەنی و حەبەشی قوڕەیشی ئیدی ئەو کەسە لای من درەندەیە کە لە شێوەی کەمتیار و دەبێ من هەمیشە حەزەرم لێ من دەزانم پێش ئەوەی دەست بە پرۆگرامەکەم بکەم کەمتیارەکان دەمیان کردوتەوە بۆ قەتگرتن و پەلاماردان من هیوایەکم بە گەنجی کوردە
بەدوا ڕۆژی ئەو گەنجانەیە کە مێشتیان بەکار دەهێنن 2 جار 3 جار بیر دەکەنەوە پێش ئەوەی بچن بۆ کارگەی تەقەمەنی تەقینەوە واتە مزگەوت هەر کەسێ ئەگەر مانجێ کتێبێک یان 2 کتێب بخوێنێتەوە بە دەرکوتوری ئیسلام وەک لە فەلسفەی یۆنان ڕێنەسانس هونەر مۆسیقای ڕۆژئاوا خۆی ئاشنا بکە حتمما ئەو کەسە حەز بە ژیان دەکا حەز بە عەشق و جوانی کچی کوڕ دەکا حەز بە سروش دەکا ژیانی حەز بە سروشت و ژیان دەکا هیوای بە ژیان دەبێ واتە ژیانی خۆی تاڵ ناکە لە بەرخاتی تێکستێکی وشتی نامۆی بە کولتوری کورد بمرە بۆ ژیان نەک بژی بۆ مردن من هەمیشە لەگەڵ ئەو باوەڕم کە سیستەمی حکم چارەنووسی میلەتەکەت دەگۆڕێ واتە ئەگەر سیستەمێکی تەندروست حکم بکە حتمما کۆمەلگایشی تەندروستت بۆ بەرهەم دەهێنێ هەموو ئەو دەوڵەتانەی کە دەستورەکانیان لەسەر بنەمای شەرع الله وەک ڕێژەی نەگۆڕە داڕێژراوە هەمیشە ئەو جۆرە دەوڵەتانە لە ئاژاوی سیاسی دەژین وە کێشەی حکمی بەڕێوەبردنیان هەیە چونکە یاساکانیان ڕوون نییە خامۆشە تێکەڵ و پێکەڵە هەمیشە تووشی سەر ئێشەی بەڕێوەبردنی کۆمەلگاکانیان بوون چونکە لە جێژاوی دەژین هەمیشە لە قەیرانی عەقلن ناکۆچەکان تا سەری ئێسقانیان ڕۆیشتونە کاتێ مزگەوتەکان بازاڕیان بەجۆشتر دەبێ ئەگەر گەندەڵی و نایەکسانی و بێهیوایی گەنجەکان ڕووی لە زیادبوون بکە مزگەوتەکان دەڵالی بۆ ئەڵڵا پێیان دەکەن دەکڕینی ڕوحی گەنجە مسلمانە فری دراوەکان چونکە ئەڵڵا ڕوحی جیهادیەت خۆت ڕێنەکان دەکڕێ بەرامبەر بە بەهەشت نرخی جانی مرۆڤ هێندە سووکە لای ئەڵڵا و ئاەتەکانی ئیتر مرۆڤ هێز لە بوونی خۆی دەکات ئەگەر خاڵقێک وەک ئەڵڵا بەم شێوەیە ئەرزش بۆ مەخلوق تێدا بنێ یان وەک داشی دامە یاریان پێ بکە ئیدی من چۆن ئەرزش و بەها بۆ ئەو ئەڵڵا دابنێ مسلمانی ئایندار باوەڕی وایە ئەگەر ئاین نەبێ بەرەڵایی دەبێت لە نێو کۆمەڵگا بە باوەڕی مسلماندارێک ئاین ئەخلاقە پەروەردەیە ڕێزگرتنە خۆشەویستی نێوان تاکەکانی نێو کۆمەلگایە بەڵام ئایا وایە حتمما وایە بەڵام نەک لە دیدی ئاینی ئیسلام وابێ یان پەیڕەو کرابێ ئایا هیچ ڕەوشت و ڕێزگرتن و ڕێنمایی و شەرعێک نەبووە لە پێش مێژووی ئیسلام تەنانەت لە ناو خودی کۆمەلگا سەرەتایەکانیش هەبووە المجتەمع البدائیەکان ئەخلاق هەبووە معقولە تاکو ئیسلام نەهات ئەو هەموو میلەتانی سەر ڕووی زەمین هەر هەمویان بێ ئەخلاق و بێ شەرەف و بێ داب و نەریت و بێ ڕێزیان بەرامبەر بە یەکتر کردووێ ئایا معقولە ئایا هەموو شارستانیەتەکانی پێش غەزوەکانی یەک شتە خۆمە بزانم تشتێبینی هەیە چونکە دەنگم چۆنە دەنگم خراپە مامۆستا تێبینی چ نووسیوە بابی خۆمە بزانم دەڵێ دەنگ خراپە بمورن دەمێ بزانم دەنگەکەم چۆنە دەنگ خراپە دەنگم باش دێ دەنگم کردە بوو بەرە ئۆکێ دەنگم کردە بێ بە پێشتر هەوای لێ بکەم چۆنە ئێستا دەنگ چۆنە دەنگ باشە دەنگ چۆنە ئێستا دەنگ چۆنە ئەگەر زەحمەت نەبێ بۆ بنووسم مامۆستا مەریوان چەند بۆ بنووسی دەنگکە چۆن ئێستا باشترە ئۆکەی ئۆکەی ئەگەر باشە هەقتان دەکەم مامۆستا جارێکتر بۆ بنووسم بزانم چۆنە دەنگکە باشە ماسا بە مایک دەی قسام بکەم فایدەی نییە ئەلۆ دەنگ هەیە ئەلۆ دەنگ هەیە
اوكي ئێستا چۆنە باشترە دەبێ مایک باشترە یاخە سەدەبی جارشی دەست درستی کەمەوە هەمووی ئەوە نابێ ببورن دێمە سەر خەتدارە چکە پادێنیا ئەگەر باشێ قسە بکە باشە ئۆکێ باش دەنگ دێ ئێستا دەنگت باشە دەنگ باشە کابنە سەر مامۆستا دەنگ باشە دەنگ باشە باشە قسە بکە ئۆکێ تسلسلي أفكارك أشبه ويجلس عليه وقال شوية معقول حتى أكو إمرو لحالتي بيبون كيشتر معلم برای دنگم كذا باني ريدانين تعظم مشكوك بمدنا كي يعني دنك بخراب بيه باشا باشا يستا باشا ما مستا كابنوس يك دقة باشا اوكي باشا معقولة هتاوكو امرو لحالتي وحشت بأخلاق جيابن كمالقاي سرتاي قماني لوا أخلاق لقلبوني مروف هاو تريب جغويشتو هر هبوا بي آينيش مروف دزاني كام أكت خرافة وكاميان خراب نيو باشا كام كردوا نايكاكا بخارا ملتوا اوكي نايكا بخارا ملموا اوكي استباشترا اوكي دانك دي اوكي او بو رزق نبودا برنامج يقول شويه دانك خراب دي دالي دانك خرافه اوكي اوكي تمام اوكي بگۆڕان پێشکەوتن و گوزەرانی تاک و کۆمەلگا بێگومان ئەخلاقش دەگۆڕێ و گۆڕان کاری بەسەرداریە هەڵسوکەوتەکان شێوازێکی تر وەردەگرێ پێویست ناکە لە هیچ ئاینێک بگەڕێیت بۆ پێناسەکردنی قاتل ئایا تەنها ئاین وەڵامی سزای قاتلی لایە معقولە تەنها لە ئیسلام سزاکان ژیرانە داڕژرا بێ اوكي بۆ سزاکانی قاتلێک کە زاتێکی تر بکوژێ نەخێر لە پێش ئیسلامیش ئەگەر لە ڕووی دینەوە سەیری نەکەین حتمما حکمێکی بەدانراوە کە کارێکی نەشیاوە کە کەسێکی تر بکوژی بەنقەست یان بێ ئەنقەست سزای خۆ لەسەرە و بە هەمان شێوە تەنانەت لە ناو کۆمەلگای سەرەتاییەکانی ژن و مێردایەتی هەبووە ڕاستە لەسەر ئاستی وحشەت ژیاون بەڵام ئەگەر هەستت پێکردوو بێت تەنانەت لە ناو ئاژەڵیش لە ناو باڵندەکانیش ناتوانێت لەگەڵ مێینەی یان مێرینەی خۆی نەبێ کاری جوودبوون بکەی واتە کارێکی نەشیاوە ئەو غەریزەیە لەگەڵ سروشتی مرۆڤ و بوونەوەرەکانەوە هاتووە هیچ پەیوەندی بە ئاینی ئیسلامەوە نییە شاید بڵێن ئەی بۆ لە جیهانی جاهلیەتی پێش ئیسلام فرەژنەی و فرە پیاوی هەبووە تەنانەت لە ناو قەبیلە بادیەکان ئەلبادیە ئەنی بادوی عەرەب پیاوێک داوای لە کەسێکی قۆس یان پاڵەوان و ئازا کردووە لەگەڵ ژنەکەی بخەوێ بۆ ئەوەی وەچەی باشی بۆ بکەوێتەوە شاید بەو جۆرە هەبووە لە دورگای عەرەبی و محەممەد پێی تەرک کردو بن بەڵام ئاکتی هەمان ڕەفتار لە قالبێکی تر کردویانەتەوە بەڵکو زۆر بە نەشیاوتر کردویانە واتە خەوتن بە زەبری شمشێر پاش کوشتنی پیاوە زوڵم لێکراوەکان هەموو ژنەکانیان ڕیز کردوون دانە بەدانە لەگەڵیان خەوتون هەر هەمان کات و ساد لە شەڕی مستەڵق تەنانەت محەممەد ڕێگای پێداون تۆی نێرینەی پیاو بەتاڵ بکەن لەناو ڕەحمی ژنی ژنەکان جوولەکە بوون تەعاً ژنەکانیان چونکە ئەوەی ئەڵڵاه بیەوێ دەیکا و ئەوەی دەیخوازێ نابێ ئیزا خۆت بەتاڵ بکە و ناوی خودای لێبێنە و لێ بخەوە هەر وەک باز دەکرێت سعالیکانی جەهادیەکان یان وەک خۆیان دەڵێن ئەسحابەکانی محەممەد لەو شەڕەدا بە محەممەدیان گوتووە چۆن بخەوین لەگەڵ ئەو ژنانە ڕاستە وەک ئیسلام ئێستا ئەو قەبیلەیە دوژمنی ئێمن بەڵام پێشتر ئێمە نان و نمەک و چاوی
هاتوچۆی ئەو خێزانمان کردووە دان و ساردرمان لەگەڵیاندا هەبووە واتە سعالیکەکانی محەممەد علیسەتەکانی محەممەد هێشتا لە محەممەد بەغیرەتر و پیاوەتیان تێدا هەبووە کە شەرمە لەگەڵ ژنی کۆنە برادەکانیان بخەون بەڵام محەممەد ڕێگای پێدان ئایا ئەو ئاینەیە کە محەممەد ئەخلاقی هێناوە بۆ بەشەریەت یان خەڵکی فێرە بێ ئەخلاقی کوشتن و بڕین و تاڵان و کۆلە فرۆشتن کردووە بەرحاڵ پاش ئەوەی محەممەد کچی ئەو سەرۆک قەبیلە جوولەکەی بە سەبیە کردە کە دیزەی خۆی جوێرە بنت الحارث پێی گوت ئیدی من تازە بووم بە زاوای ئێوە ئیدی پێویست ناکە جناتی من بکەن ئەوەیە إنما لخلق العظيم وما ينطق عن هوى إن هو إلا وحي يوحى قسە گفتاری محەممەد لە ئارەزوبازی و هەوا و هەوەسەوە نییە بەڵکو ئەوەی کە ڕای دەگەینە تەنها نیگا و وحی ئەڵایە واتە محەممەد بە کەیفی ببڕن گونی خۆی قسە ناکە بەڵکو هەر وشەیەک لە دەمی محەممەد دەربچێ هەر هەمووی وحی ئەڵایەکەیەتی دەنگم چۆن ئێستا شار فکرم مەشغوڵ بوو بۆ دەنگێەوە دەنگم باشەیاندا بەرحاڵ شتێکی خۆشم کەس کۆمێت نانووسێت دەنگ چۆنە دەنگ باشە شتێکی خۆش بەبیر هاتەوە وابزان لە کتێبی کامل نەجار خوێندومەتەوە دەڵێ کەس نانووسێت کۆمێت بەس باشە دیارە دەنگ باشە کاتێک کە محەممەد لە مەدینە دەبێ ڕۆژێک بە سواری کەرەکەیەوە دەڕوا و دەبینێ یەک دوو جوتیار فەلاح متروبەکردنی دوو دار دەکەن لێکیان دەدا بۆ ئەوەی ساڵی داهاتوو بەرهەمیان هەبێ محەممەد دەڵێ ئەرێ ئێوە خەریکی چیدن ئەوانیش دەڵێن ئەودارانە قلیش دەکەین و دوو داری تێکەڵ دەکەین بۆ ئەوەی بەرهەمی باشی هەبێ و دارەکان تووشی نەخۆشی نەبن و لەگەڵ شەکردن بمێنێنەوە ئەویش دەڵێ اینجا پێش دەکا ئەو کارە بکەن بە خۆتان ماندوو بکەن ئەوانیش دەڵێن ئەی ئەگەر ئێمە لێکین ئەی کێ ئەو کارە بۆ ئێمە بکە بۆ ئێمە ئەنجام بدە قلت إذا أراد الله عز وجل بعبدي خيرا فإذا أراد الله شيئا فسوف يحقق أجر الله حسب كاره أنزام بدري بإرادة أو حاصل دبي أجر الله بيك دبي وأجر الله حزنك أجر إيه وش بيك هذا به إذا بوقت ما جودكن أوان جوات أو فلاحنا هميان دستنا كارش شاوة قلت أو جوادي بوكين أو ما دوبون سر إيش أجر الله لجاد إيه بوكره هالبسيتو كاري فلاحي ما بوبكا وات الله خزبت أمك والله نور على نور إذا صرت نيشين صار دهاتو نبر هرمي دار خرماهات نبر بومي هبو هم دار كان ببرن طريا نبرو كاتي فلاحة كان أو دي منابيني زرت ربون يكسر هم ينخربونه يكسر بو دائري محمد وات مزقوت شون قلت يعني أيتو ندقود الله لجات إما بوكا حضرته أي بإيمان نذوت بو أو كار ذكن أوي الله بك ديكا وآخرك إيمان دمرين برسان كوابهني الله محمد جش خوي ترك نكردوا قلت وادي يرى الله حزي نكردوا يرى الله حزبك إيوة تعقيب كاتوا تاتن إيوة الله دترسن تاتن دبي برهمي خرماش عبادتي دكن إذا أراد الله بعبده خير عجل له العقوبة في الدنيا وإذا أراد الله بعبده الشر امسك عنه بذنبه حتى يوافي به يوم القيامة إذا ورخ واد بمين وحزلت روتساوي محمد والله كي بكيت ما قد لما زبورين بيت دنقل باشا أوكي کۆمەلگای سەرەتاییەکان مجتەمع البیدایی کاتی گوێیان لە بروسکە و گرمەگرمی هەور و هەورە ترشقە بوو ڕۆحیان چوو تۆقین یان بروسکێک کە دەهات لە شوێنێکەوە یان بروسکێک لە شوێنێکی داوە یان سووتاندوویەتی ڕۆحیان چووە ڕایان کردو بۆ ئەشکەوتێک یان پشت تاشە بەردێک یان بن درەختێک پاش تەوابوونی هەورە ترشقەکە ئەوان ویان زانیوە ئەو دار و درەختەیە یان ئەو ئەشکەوتەیە یان ئەو تاشە بەردەی ئەوانی پاراستووە بۆیە دەبێ پیرۆز واتە مقدەس ڕابگیرێ چونکە ڕزگارکەر و پارێزەر و دڵ ئارامی ئەوانە ئیدی هێدی ئامێر و کەلوپەلەکان وەک ملوانکە و بازنەی دەست و بەردی ئاج و پیرۆز ڕاگیراوە سەماکردن و سوڕانەوە بە دەوری شتە پیرۆزەکان دەیان پارێزێ دەیان گەێنێتە خەڵوەتی شەمان بەرەو ئەڵڵاکیان دەباو هێری پەیوەندی نێوانیان و دروست دەکا پارانەوە و پەرستنی ئەو شتە پیرۆزانە هۆکار دەبێ
بۆ زەڵبوونی ئەوان بەسەر هێزی شەڕ و ترسی بروسکە و تۆقینیان لە تاریکی و لە سەیتنەکان شەیتانەکان. تەفسیر و تەویل بۆ ئەڵڵا و شەیتانەکان بە دوێرەی ڕۆژگار گۆڕاوە، واتە گەشەکردنی هزر و ژینگەی و کۆمەلگاکان بووەتە هۆکار بۆ خوێندنەوەیشی تازە لەسەر ئەڵڵا و شەیتانەکانیش. واتە لە خوڕافاتەوە میث بۆ ئاینێکی فەرمی بەڕێوەچووە. لەو زەمانە چونکە بە شێوەیەکی شارستانی و ئاستێکی بەرزی نەژیاون، ڕێکاری ژیانیان لە قالبی ئاین بەڕێوە بردووە بۆ لێک تێگەیشتن و هەو ئاهەنگی پێکەوە ژیان. هەر ئەو ئاینەش بوو بە بەڵا بەسەر خۆیانەوە، دەقەکان شێوێنران و گۆڕانکاریان بەسەرداهات بە گوێرەی ئیتاعی سەرۆک و قەبیلە و فرعون و خەلیفە و سوڵتانەکانی ئیسلام. ئاڵۆزکردنی زمان لە ڕووی تێگەیشتنەوە بۆ خۆی کێشەیە بۆ تاکەکانی کۆمەلگا. کۆمەلگای سەرەتایی زۆر بە شێوەیەکی سادەی زمان یەکتریان حالی کردووە. وشە و دەربڕینەکان سادە بوون چونکە ژیانیان سادە بووە. تەنها کاریان ڕاوکردن و زاوزێ و خۆتن بووە. بەڵام کاتێ دەستیان کردووە بە بیرکردنەوە و شێکردنەوەی دیاردەکانی سروشت گوزرانیان، ئیدی زمانەکەشیان ئاڵۆزتە کرد. هەر بە حکمی ئەو ئاڵۆزکردنەی زمان و لێک تێگەیشتنی ژیانی خۆشیان ئاڵۆزتر کرد. کێشەکان زیاتر بوون. ڕەوتی بیرکردنەوە بیر و بۆچوونەکان جیاوازی تێکەوت. لە هەمان کاتدا مەرج نییە ئاڵۆزی زمان لە ڕووی ڕێزمان و بەلاغە و مرادێک بە وشەکان بێنیت ببێتە نیشانی هۆی پێشکەوتنی ئەو کۆمەلگایە. واتە تاقیدکردنی زمان نابێتە هۆی پێشکەوتنی ئەو کۆمەلگای بڵێ ئەو کۆمەلگای زۆر پێشکەوتوە چکە زمانەکەی زۆر معقەدە. يعني واسطة مجتمع العربي دیارە چە پێشکەوتونە. گرنگ ئەوەیە چ جۆرە وشە و دەربڕینێک لە زمان بەکاردەهێنیت لەو کۆمەلگای کە تێدا دەژیت بۆ ئەوەی لێت تێبگەن و کێشیان بە دروست نەکەی، نەک بەعکسەوە زمانەکەی تحقیقکەی بۆ ئەوەی کە لێت تێنەگەن و مەشاکیل و قەیرانی عەقل و تێگەیشتن دروست بێت. ئێستا ئەگەر سیر بکەین ڕۆژ ئاوا لە لووتکەی پێشکەوتن و تەکنۆلۆژیایە کەچی دەربڕینەکان بۆ هەموو ئامێر و کۆدی تێگەیشتنەکان لەگەڵ ئەوەی فراوانە بەڵام دیسان سادەن بە یەک وشە یان بە یەک وشە بەیان دەکرێت، چونکە دەزانن خەڵک تااقەتی نییە کات بە فیڕۆ بدا بۆ گەڕان لە وشە و مرادیف و ئاڵۆزکردنی وشە و پیتەکان بە یەک زۆر دەخوێنرێتەوە. تەنانەت لە گوگل ترانسلیشن بدا بە یەک کلیک بۆ هەر زمانێکی ئەوروپی بەڕێژەی لە 1970 ڕاستت بۆ وەردەجێڕێ بێ ئاڵۆزی هیچ کام لە زمانانە. واتە وەک قورئان نییە على ئەساس بە حەوت شێوە هاتوتە خوارە و بە حەوت شێوە دەخوێنرێتەوە. فەیلسوفە یۆنانیەکان بە هیچ شێوەیەک زمانێکی ئاڵۆزیان بەکار نهێناوە، بەڵکو بە زمانێکی مەحەلی و ناوچەیی بیرۆکە و تیۆرەکانیان بەیان کردووە. لە ڕێگای وەرجێرە سریانەکان ئەو تێکستە یۆنانیانە وەرجێڕانەتە سەر زمانی سریانی و عەرەبی. ئێمە هەمومان قەرزداری ئەو سریانانن کە نانهێش بەرهەمی عەقلی مرۆڤایەتی لەناو بچێ. گەنجینەیەکە تاکو دنیا مابێ ئەو دەقە فەلسەفیانە یۆنانیانە هەر شوێن و بەهای خۆی هەر دەبینێ. نمونەیەک لە دەربڕینی فەلسەفی بەڵام بە زمانێکی سادە کاتێک سۆکرات دەڵێ من دەزانم کە من هیچ نازانم. I know that I know nothing. ئەو ڕستەیە هێندە هەڵدەگرێت، تەنانەت دەتوانیت چەندەها کتێب لەسەر بنووسیت لەو حکمەتە وەک چی باشە، خۆشی، دادوەری، زانین، ڕاستی، ئایا مرۆڤ لەو پرسیارانە تێدەگا تا سەر ئێسخان تێگەیشتووە یان هەمیشە ماناکان قوڵتر دەبێت تاوەکو زیاتر بچیتە قوڵاییەوە. هەی تاوەکو زیاتر لە مۆزوعێکی بزانی ئەو کاتی زیاتر تێدەگەی کە هیچ لێ نازانی. ئەوێ قیمەی فەلسەفەکەی. بۆهۆی ستەم و زوڵم و زۆرداری دەسەڵات و حاکمەکان هەمیشە کەستانێ پەیدا دەبن کە خوێندنەوەیەکی نوێتر، بیرۆکەیەکی نوێتر بەیان بکرا و وەڵامی هەبێ بۆ هۆکاری ئەو بارە نالەبارەی کە تێدا دەژین. حتمما ئەو ڕێبەرە ڕوحانیانە تووشی سەرمەستەری بوونە لەگە دەسەڵات، بەڵام ئەو ڕێبەرە پەیام نێرانە لە هەوڵی ڕاکێشانی ڕوحی مرۆڤەکان بوون بەلای خۆیانەوە و توانیویانە پەیوەندێکی ڕوحی نێوان تاکەکان دروست بکەن لە ڕێگای ئەو ڕوحەوە بتوانرێ زاڵ ببن بەسەر ستەم. هەر بۆیە موسا و عیسا و محەممەد هۆکاری ستەم و زوڵم و ناخۆشی ژیانیان برسیەتی و ماڵکاولبوونیان هۆکاری غەزەبێکە لە دەرەوەی ئیرادی مرۆڤ و کۆمەلگایەکەیەتی. ئەگەر ئێمە سوڵحێک یان پەیمانێک ببەستین لەگەڵ قودرەتی قادر ئەو کاتە ئێمە زاڵ دەبین بەسەر ستەم و زوڵم و حاکمەکان لە بەدبەختی لەجاتمان دەبێ. ئیدی هەتاوەکو ئیمڕۆ هەمان تەفسیر و
هەمان تاسو حەمامە بۆ تێگەیشتن لە ژیان و بارێنا لەبواری ئومەی ئیسلام و جیهان. بیرمەند و نووسەرێکی میسری بناوبان کە بە ناوی حوسین فەوزی دەڵێ الله بەشەری دروست کردووە لە 6 ڕۆژ. الله بەشەری دروست کردووە لە 6 ڕۆژ. پاشان الله لە ڕۆژی حەوتەم پشووی داوای ئیسراحەتی کردووە وتی ئۆی مادوومە زۆر مادوو پاش 6 ڕۆژەکە مادوو بووە لە ڕۆژی حەوتەم ئیسراحەتی کردووە الله. بە گوێرەی تەورات هەر ئاوا هاتووە لە ڕۆژی حەوتەم الله پشوویەکی وەرگرتووە. لێرەدا دەردەکەوێت کە الله دڵنیا بووە کە ئەو کاری کردووە چاکە و باشترینیان و بێعیبە لە دروستکردنی بەشەرەکان لە دروستکردنی ئەو مەخلوقانە وەکو ئینسان ئادەم. بە گوێرەی تەورات وبما إنه رأى قبل إصراحه إن كل ما فعله حسن حسب قالت التوراة. بۆیە هیچ پێویستی نەکردووە یان لا داعی للحاجة الله بەردەوام بێ لە تەکمیل و باشترکردنی کارەکەی بۆ ڕۆژی هەشتم، چونکە دڵنیا بووە الله دڵنیا بووە بە 6 ڕۆژ کارەکەی بەڕێک و پێچی کردو بە شەری دروست کردو و پێویستی بە پێداچوونە نەبووە بە کارەکانی ئەحسان تەقویم دروستی کردوونە یان پاشکۆیەکی بۆ دروست، یعنی الله وەکو چۆن لە پرۆگرامی کەمپیوتەر یان شتێک پرۆگرامێکی کەمپیوتەری دروست دەکەی لە ئاخری ئەدیشنەکی بۆ دەکەم پلەگەینەک شتێکی بۆ ئاد دەکەم وەکو پاشکۆیەک دەڵێت تەنانەت الله پاشکۆیەکی بۆ بەشەرێت دروست نەکرد لە هەمان حاڵەت دەکات دروستی کردووە. هیچ بوارێک نەهێشتێتەوە بۆ ڕاستپاردنی پێغەمبەرەکان، واتە ئەو پێغەمبەرانەی هیچ ڕاستپاردە و سەلاحەتێکیان لەلایەن ئەڵڵاوە پێ نەبەخشراوە بەڵکو لەلایەن خۆیانەوە خۆیان کردوتە دەمڕاستی ئەڵڵا و ڕیش سپێتی بۆ دەکەن. بانگەوازی ئەو پێغەمبەرانە عەلە ئاساس لەلایەن ئەڵڵاوە نێردراون بریتێ لە کەڵەکەبازی و فرت و فێڵ و لە خشتەبردنی بەشەریەت بۆ دەمکوتکردنی نەیارەکانیان ئەو کاریان کردووە. زەکی نەجیب محمود فەیلسوفێکی میسریە کە دەڵێ پێش ئەوەی ئەو تۆیانی کە چاندومانن خونچە بردن لەو خاکەی ڕۆشنبیرەی عەرەب ئاسمان فەرمان دەکا بەسەر زەوی کە گوێڕایەلی بین ئەلخالق هێل و پلان دادەڕێژێ بۆ مەخلوقەکانی لە بەخت و قسمەت و نسیب و دەبێ قانع بن بەو دابەشکردنەی نیعمەتی ئەڵڵایە. هەر دەقێکی گوازراوە نەسێکی منقول ئەگەر دژایەتی معقولیت بکە تۆ دەبێ معقولیت بکەیتە قوربانی منقولیت. جارێکە دەڵێمەوە ئەو زۆر مهمە هەر ئەوەیە قەیرانی عقلێتی ناو کێشەی عەرەب. هەر نەسێکی منقول ئەگەر دژایەتی معقولیت بکە تۆ دەبێ معقولیت بکەیتە قوربانی منقولیت. جەماعەتێک دەڵێ دەبێ ئەو چ بی ئاخە ئەوەیە کە تێناگەن ئیسلامیەکان بۆی حالیان وەخۆشە. بۆ ئەوەی زیاتر ڕوونی بکەمەوە بە زمانی سادی کوردی تۆ نابێ عەقل و منتیق بەکار بهێنیت بۆ تێگەیشتن و دید و بۆ چوونەکەت جیاوازی بێ لەگەڵ ڕێنمایەکانی شەرع الله. تۆ دەبێ ملکەتی فەرمانی الله بیت لەو دەقانەی کە دژی حەز و خواست و ژیرمەندی تۆیە. مەبەست لەو بیرۆکە فەلسەفی ئەوەیە پێویست ناکە هەموو مرۆڤایەتی بناڵێنێ بەدەست چەند دەقێکی هەڵبەستراوی وەک وەحی پێغەمبەرانە. کورت و کرمانجی واتە ئادەمی زاد خۆی دەبێت چارەنووسی خۆی دیاری بکە نەک ملکەتی ویست و ئێرادەی هێزێکی غەیبی و نادیار بێت هێزێکی غەیبی نادیار بین. سەرچاوەی ئەو بیرۆکەی زەکی نەجیب محمودە کە باسی لێوە دەکات لە محەممەد بەنی زەکەریای ڕازی وەریگرتووە کە کەسێکی فەیلسوف پزیشکێک بوو لە جیهانی ئیسلام لە 1923 زاینی پرسیدایی کردووە. شێخی قەرەزاوی یان شێخی قرزاوی ئەوەی کە لە میسرە ئیخوان مسلمینەکە کە لە قەتەر دەژێ لەسەر ئەلمانێت و دەرچوونیان لە دین کوشتنیان بە مستحق دەزانێ و دەڵێ ئەی باوکەڕۆ دەڵێکی ئەگەر ئەلمانیەک دەنگت باش ئۆکەی ئەگەر ئەلمانیەک ڕەتی حکمی شەریعە و بنەماکانی ئیسلام بکە و دانی پێدانەنێ ئەو کەسە هیچی بەسەر ئیسلامەوە نەماوە تەنها ناوی ئیسلامەکەی نەبێ بێگومان بەر لەوە بۆیە دەبێت تۆبە بکە و دەبێ ئەو گومانانە لەسەرەتی لەسەر خۆی لا ببا و حاشای لێ بکە. ئەگینا بە حکمی هەڵگەڕانەوە لە ئاین لە قەڵەمی دەدەین و لە ئیسلام بێبەری دەکەین و جنسی ئیسلامی لێ زەوت دەکەینەوە و لە ژنەکەی جا دەکەینەوە و منداڵەکانی لێ بەبەری دەکەین و بە حکمی مرتد لەگەڵی مامەڕە دەکەین لەم دنیای و پاش مردنیشی. واتە لە کاتی مردنی نابێ بنێژرێ لە گۆڕستانی مسلمانان بەڵکو دەبێت چاڵێکی بۆ هەڵبکەنی لە جۆری ناشتنی سەگ.
لێرەدا لێرەتی سامی ئەلبەی و تارێک و چەند لێکۆڵینەوێکی یاسای پێشکەش بە پەرلەمانی ئەوروپی و سویسری کردووە و ڕاوێژکاری داوا بە بەرپرسانی سویسری لەسەر گۆڕستانی جوولەکە و ئیسلامان لە ئەوروپا کە کێشەیەکی گەورەیە هیچیان واتە نە جوولەکە نە ئیسلام لە سویسرا حەز ناکەن مردووەکانیان لە گۆڕستانی بە دەر ئاین و کولتوری خۆیان بنێژرێن ئەگەر بوار هەبێ لەسەر ئەو مەسەلەیە بەرنامەیەک پێشکەش دەکەین کە ئەوە قیمەی نازیێتە تەنانەت مردووەکانی جیاکراونەتەوە لە خەڵکانی دەرەوەی ئاینی تۆ نابێ نەخوێن نەجەستە نەنان و ئاو مەعیشەت تێکەڵ بکەیت لەگەڵ بەلەد الحەرام دەبێ مردووەکان جیا بکرێنەوە ئەگەینا ئیزرائیل ناچێ ڕۆحی بچێشە و شایەتەکەی لێوەرناگری و باتڵە ئاشکرا لە ئیسلام ئاەتی ڕەزم هەبووە وەکاری پێکراوە لە زمانی محەممەد ڕاستە ئێستا لە قورئان نییە چونکە هاتۆ بیرم بۆ مەسلەی قەبروشتیوە هەوڵ دەدەم بابەتێک پێشکەش کەم لەسەر مۆزوعی زۆر بە دوو درێژی ئەگەر داقەکانی داهات هەوڵ دەم باسی بکەم جارێککە هیوادارم باسی بکەم جارێککە کۆمنتەکان ببرن دەمێ و مۆزوع تەواکم جا ئەگەر هەبوو بەزار هەبوو کۆمنتەکان بخوێنەوە شتێک نووسراوە ماستەکەمیش ناکە سەرەتایان باسان کەمێک مشک بێت بەڵام ئەگەر بەردەوام بی دڵنیا دەبین ڕاستە ببورن تەنها ئەو باسەنێک کە دەیکەم تۆزە وەکو ئینترۆدەکشنە وەکو پێناسەیەکە لە بیر و بۆچووی خۆم و هیوادارە مشک نەبێ بڕاستی ئەڵلقەکانی سامی کە باسی بکەم قورئان ئەو زیاتر وشکترە زۆر وشکە بەڵام هەوڵ دەدەم حەسان کاری بکەم ئاجینا تۆزێک زەحمەتە خەڵکدانیش بەرامبەری سعاتە بژێ لەو دەقە وشکە ئیسلامیانە بێ و هەڵەکانی گوێ بگرێ مەگەر تەنها بۆ خەڵکی پسپۆر گوێ بگرێت ئەجینا بۆ خەڵکی عادی تەقەیسەکان دێ هەڵێستاوە پێش جارە دەست بە بەرنامەکە بکەم لە کۆمنتەکان هەندێک کۆمنتی ناشی نووسراوە تو چی لە زمانی عەرەبی زانی من زمانی عەرەبی هەر نازانم ئۆکەی هەروەکو هەموو کوردێک زمانی عەرەبی دەزانم و شانازی دەکەم ئەگەر لەهجەشم هەبێ لە کاتی کە بە عەرەبی قسان دەکەم شانازی دەکەم بەڵام عەرەبی دەخوێنمەوە و چاچی لێ تێدەگەم بەڵام شانازی ناکەم کە عەرەبێکی پێرفێکت دەزانم وەکو تاڵەبانیەکان بەرحاڵ ئاشکرا لە ئیسلام ئاەتی ڕەزم هەبووە وەکاری پێکراوە لە زمانی محەممەد ڕاستە ئێستا لە قورئان نییە چونکە ئەڵڵاه پوسەلی کردوتەوە ئەو ئاەتی هەڵکەشاو بۆ ئاسمان عایشە دەڵێ لقد نزلت آية الرجم وكانت في الصحيفة تحت سريري هەروەک عایشە دەڵێ هەروەک عایشە باسی دەکە ئاەتی ڕەزم هاتوۆتە خوارەوە تەنانەت لە گەڵای دارخورما نووسرابووە و لە ژێر تەختی عایشە هەبووە بەڵام وا دیارە ون بووە یان بزن خواردوویەتی ئەو بزنە ها سەریکەن ئەو بزنە خواردوویەتی ڕەسمەکەشم داناوە دەبایە بزن عەلەتی لێ بکرێت لە ئیسلام بۆیە ئەو ئاەتە هەڵکێشراوەتەوە ئاسمان چکە بزن خواردوویەتی قال عمر لولا أن يقول الناس زاد عمر في كتاب الله لكتبت الآية الرجم بيدي عمر دڵێ ئەگەر لەبەر قسەی خەڵک نەبوایە و نەڵێن ها عمر بۆ کتابی الله زیاد دەکا ئەجینا ئاەتی ڕەزمم بەدەستی خۆم دەنووسی و بۆم زیاد دەکرد هەرچەندە ئەو ئاەتە نییە بەڵام حکمی پێ دەکەن لە جیهانی ئیسلام لای داعش لە سوودان لە سۆمال لە مۆریتانیا لە سعودیا کوڕە لە ئەفغانستانیش ئەفغانستان تاڵەبانیش إيش بذكر عمر دڵێ فكان مما أنزل الله عليه الآية الرجم قرأناها ووعيناها وعقلناها أراد بآيات الرجم شيخ والشيخ إذا زنيا فأرجموهما الألبة وهذا مما نسخ لفظه وبقى حكمه كاري فكرة وبلا منو مسحف دانذرا چونك الله پاشگەز بووەتەوە لە سەرچاوەکان لە صحيحی بوخاری بەرجی 6,2504 لاپەڕەیە هاتووە كتاب المحاربين باب الرجم محمد ڕێو شوێن بۆ چوونە بەهەشت بەم جۆرە ئاماژە پێ دەکا نعلە لە عمر هەرە وەڵا نعلە جوانە ئۆکەی بنووسن هێواشی بنووسن تا بخوێنمەوە
اوكي ئێستا لێرە مەوسوعەکە باز دەکەین باسی جیهاد و خۆکوشتن و ببوورن خۆتڕێن محەممەد ڕێو شوێن بۆ چونە بەهشت بەم جۆرە ئاماژە پێ دەکا إن الأبواب الجنة تحت ظلال السيوف صحيح البخاري سيانظا لا برسي هشت درجاي بهشت لجير سيبري شمشير ويا واتا بحكم الشمشير وجهاد دتواني بهشت بخود مزهوكر بكيت بتعقيب يزناكر بتعقل بكريز کاتێک یەکێک لە جەنگاوەرەکان لە زاری جعفر بن سلەیمان بە چەند پشتێکەوە ئەوەی بیست پرسیاری کرد ئەوە بەڕاستە محەممەد ئاوای گوتووە گوتی بەڵێ گوتی دڵنیات گوتی بەڵێ کابرای داماو کابرای بەدبەخت کابراکی پیر لە شەڕن خۆش باوەڕ لە خۆشی بەهشت یەکسەر قەلغان و چیپی خۆی هەمووی بفرێدا و چوو بەرەو دوژمن گوتی با بکوژدەم بۆی بسە بەهشت قەلغان و چیفی شمشێرەکەی فرێدا و هەر بە شمشێرە بەرەو دوژمن چوو یەکسەر خۆی بکوشتندا ببرن پڕیانێ بەردا کوشتیان مردار بەوە بەم شێوێ ئەڵڵاه لە گوناح و پاداشی جەنگاوەکان خۆش دەبێت ئێستا بزانین لای ئەڵڵاه چۆن لە قەوماتی چوونە بەهشت چۆنە و چ بۆ دەکات پاداشتی بەهشت بەم شێوەیە ئەڵڵاه لە گوناح و پاداشتی جەنگاوەکان خۆش دەبێت شەهید لە لای ئەڵڵاه بە 6 جۆر وەصف دەکات طبعا زیاترە بەڵام 6 باز دەکەین لە چۆنێتی پاداشتی بەهشت عربي يقول ما يقتل الشهيد 6 خصال عند الأول قطرة من دمه جواز لبينا بعض وزن بينين لقنا حكاني خوش دبي ليكم ضلوع في خوين كلي درجة لجنگ يكسر شويني مع حدي ديار دبي لبهشت ودبينيه هر وقت بلاين مع حدي دراسي بودرت ولا دانش جاي هارفارد أمريكا جامعة أمريكا مع حدي دراسة لبهشت مع حدا شيء هي نجاتي دبي لعذابي قدر ضلنيا دكتو كتوشي دلار راوشي وتوقيني قيجي إسرائيل نايا لفزع الكبرى رشود مسعود محمد يا الله اوكي تاجي وقاري لسردلين وقت تاجي شاهانية هموي لزيرو زيو خصلي بهادر سكراوة حتما زيرنقري ارمني درست ذاك على بهجت ارمني كان مشهور لزيرنقري اوي شي دخوا ددن وك هيج اوي غنيله سرزوي ولا هيج شوينك وك او اوي بهجت تامينيه اوي ياقوتا شهيد لقد حفتادو حوري سكس ودغبازي وكيف صفادك الله لقناح لبردي بخشيني لحفتا خزم وكسوكار ونجيكا كاني شهيد خوش دبيه مسند الأحمد برجي بينزو صدو حفتا حفلا بريان سنة الترمذي برجي بينزو لا بري دو صدو تلوشش پاداشتی الله برجي هذه كان ببهج لو حشت داني ايش زياترن بلام ايدي بس بيه قلتم شاشة وحشت بو ايش زياترا محمد پیاوەکانی خۆی باش هەڵبژاردووە بە شێوەیەکی بە شێوەی خۆی پەروەردەی کردوون بۆیە دەبینین کاتێک خالید بەنی وەلید سەیف الله شمشێری الله بۆ مەلیک بابێمە سەرەوەی خۆم بۆی بێتاقەت نەبن بۆ مەلیکی فارس نامە دەنووسێ دەڵێ پاس چاک و چۆنی تەسلیم دەبیت تەسلیم ببە و باوەڕ بهێنە ئەگینا خۆت و قەومەکەت دەبێت چاوەڕوانی باج و سەرانە بیت پاشان گلەیی نەکەیت چونکە من بە قەومێک هاتووم بەرەو ڕووی تۆ زۆر حەزان لە مردنە هەر وەک ئێوە حەستان لە ژیانە ئێمەش ئەوە حەزمان لە مردنە طبری في تاريخه لا ابن خلدون وجراوي كثير بداية والنهاية anyway بۆ زیاتر تێگەیشتن لە شخصیەتی مسلمانداری ڕاستەقینە مؤمنینی صحیح کە دەبێت چۆن بێ یان چۆن محەممەد ئەڵڵاهەکەی داوات لێ دەکات چ جۆرە مسلمانێک بیت چ جۆرە مسلمانێک بیت چۆن جلو بەرگ و ڕەفتار و هەڵس و کەوت نەبراتی دەنگ و ڕنگ و ڕیش و سیما و مامەڵەکان لەگەڵ دەوروبەر چۆن بێ ئەگەر پەیڕەوی بکەیت یەک جۆرە مارکێت دەردەچێ هەر هەموو لێک شێوە و کۆپی یەکتر دەبن هەموویان خۆیان دەبینەوە لە یەک جۆرە شخصیت ئێستا شتێک باس بکەم ئێستا لە کوردستان و لە ئەفغانستان و لە میسر و لە مەغریب و لە ئەوروپا و هەموو ئیسلامیەکان یەک ئیتجاهیان وەگرتووە یەک شێوە جلێک لەبەر دەکەن شێوەیەکی تاڵەبانی وەکو شێوەی پاکستانی لە جلکەکانیان ڕیشیان نیوە دیژداشەیە کە بەلەبەر دەکەن هەمووتان زان چ جۆرەکە شکلێک قەزمە ئەوە ظاهرەیەکە دیاردەیەکە تیپیکەل وهابینە بۆ شێکە باسی دەکەن تیپیکەل ئەو جەماعەتە ئەلقاعیدەنە کە لە ئەسڵەوە لە فکری وهابی و هاتونەتەوە ئێستا تەواو داپۆشراوە لە کوردستانیش بۆ شێ بەردەوامن لە ئەوروپای لە پاکستان لە ئەفغانستان لە مەغریب هەمان یەک نوع شخصیت و یەک نوع شکل ئینسان دروست دەبێ لە ئیسلامیەکان ئەوەیە کە
ترسە خۆفە ئەو نوع شکلە پێ دەڵێ پێناسە دەکات پێناسی خۆیان دەکەن کە چ زۆر مرۆڤ دەکەن بەرحاڵ نەقلێکی خۆشتان بۆ بژەرمەوە لێرە نەقلێکی خۆشتان بۆ بژەرمەوە هەر بە قەولی کوردەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەڵێن کوردستانی ڕۆژهەڵات کەوانە نەقل ڕۆژە لەگەڵ برادرێکی ئازیزی خۆم پێش 27 ساڵ 28 ساڵ پێشتا بێگومان کوردی خۆمانە بوو بەڵام کەمێک مرۆڤێکی سادە و ساکار بوو لە بیر و بۆچوونەکانی ئەو برادرە هەمیشە لای ئەو جێگای سەرنج بوو کە شتێک ئەو حەزی لێبێ چۆن من حەزم لێ نییە یان چۆن من هەست بە سەرما دەکەم ئەو هەستی پێ ناکە یان من هەست بە ماندووبوون دەکەم ئەو هەستی پێ ناکە یان بۆ ئەو دەتوانێت 10 ساعت بەڕێگاوە بڕوە و ناڵێ ئۆف و ئاخ کەچی من هەر لە سعات یەکەمەوە ناڵم دێ ئەی بۆ من حەز لە جلشی ڕەنجی سەوز و شین دەکەم بۆ وەک ئەو حەز لەو ڕەنگانە ناکەم کە ئەو حەزی لێ هەیە منیش هەر بێک ڕستە وەڵام داوە بەڵام بێگومان تێی نەگەیشت و باوەڕ ناکەم تاوەکو ئێستاش پاش 27 ساڵ 27 ساڵ تێگەیشتو بێ لەو ڕستەیە گوتم ئەگەر من حەز لەو هەموو شتانەی تۆ بکەم کەواتە من دەبم بە کەسێک لە قالبی تۆ وەک عەباس باوڵی ناوی عەباس بوو وتی ئەوەی عنی چی ئیتر دەستم کرد بە شێکردنەوەی ئەو ڕستە مەتەڵەیە حەزورەیە ئەگەر هەڵس و کەوت و ڕەفتاری و تۆنی دەنگ و ڕەنگ و ڕیش تاشین و سمێڵ و وەک تۆ لێ بکەم حەز بەو خواردانەی کە تۆ حەزی لێ دەکەیت و خەوتن و نووستن و هیتر ئەو کاتە من ئەو کەسە نیم کە ئێستا بەرامبەر تۆ دانیشتم بەڵکو کەسێکی پرۆگرام کراو لە شێوەی تۆ ڕاستە جەستەم هەرنیازە بەڵام مەغزم دەماغ و ڕەفتار و تەنانەت ڕووی دەرەوەشم لە هەمووی گرنگتر و شخصیتم دەگۆڕی بۆ نەفەرێکی تر کە ئەویش تۆیت عەباس گوتی والله تەڵڵە من تێ ناگەم باسی چی دەکەیت زابوو بۆرەندا ئەویت شتەکە زۆر ئاشکرایە مەگەر ئیسلامیەکان تێنەگەن لەو قسەی من ئێستا ئەگەر کۆمێت بوون مسلمان تێنەگەن لێرە مەبەستم لەوەیە محەممەد کەسی مسلمان لە شێوەیەک دروست دەکا یان پەروەردەی دەکا بابی خەمە سەر نازیەت بۆ هیچکە زۆر حەزم ئەو نوع میلەتی دەوێت محەممەد کەسی مسلمان لە شێوەیەک دروست دەکا یان پەروەردەی دەکا کە کوتومت لە خۆی بکە هەر بۆیە سونەتی محەممەدی داناوە بۆ ئەوەی لەسەر ڕێنماییەکانی ئەو بڕۆیت ئیتر هەمووی لە زۆری شخصەتی محەممەدن ئیتر هیچ پێویست ناکە ئیسلامیەک قەڵز بن بە فیلمێکی ئێرانی لەسەر کەسایەتی محەممەد کاتێ نمایش کرا لە ئێران یان لە کوردستان یان لە کالیفۆرنیا چونکە ڕۆژانە بە سەدان و هەزارها لەو جۆرە سیما و ڕەفتارانە دەبینن بە چاوی خۆمان ئێمە لە قەیرانێکی نەک معریفین بەڵکو لە قەیرانێ لێک تێگەیشتنین چۆن لێکتر تێبگەین بە هەزارها کولتور و ئاین و نەتەوە و گروپی ئێتنیکی لە دەوروبەری تۆ دەژین بە جۆرێکی تر بیر دەکەنەوە تۆ مافی ئەوەت نییە مرۆڤەکان بگۆڕیت بۆ ئەو شێوەیە کە تۆ حەزی لێ دەکەیت بە زەبری فشار یان بێ ڕێزیە بەرامبەر بەو خالقی کە ئەو مەخلوقانەی دروست کردووە کە بەو شێوە بیر دەکەنەوە یان دروست کراون هەر هەمان ئەو تێکستەی کە تۆ باوەڕیت پێی هەیە خۆی خودی خۆی لە تەناقوزە ئەگەر بە شێوەی لۆژیک لێی بڕوانیت هەر بۆیە خوێندنەوەی جیاوازێ لە تەنانەت لە تێگەیشتنی قورئان لە تەفسیر و تەویلەکان بۆ چونکە خودی قورئان سەری لە خەڵک شێواندووە هەر هەموو کتێبەکە پڕ لە تەناقوز جژبەیەک نەک دەقێک لەگەڵ دەقێکی تر جیاوازە لە تێگەیشتن بەڵکو لە حکومەکەشی لە ئوسوڵ لە فقهی نەک تەنها لە ناسخ و منسوخ هێندێکیان ئەکسپایر بوون و ئاوت ئۆف دەیت بوون لەلایەن ئەڵڵا وەرێک ڕاکێشراوەتەوە سەرەوە بە مەسئلەی کارەبا بەڵکو وشەکان لە دەوڵەتێک بۆ دەوڵەتێکی تر بە جۆری جیاواز دەخوێنرێتەوە مانایەکانی بە شێوەیەکی تر دەدا کاتێک ئەڵڵا باسی دەقێک دەکا و دەڵێ مەحفوظ و پارێزراوە یەک گوشە یەک پێتی لێون نابێ و ناگۆڕێ تا ڕۆژی قیامەت ئەی بزنەکەی عایشە چی لێ بکەین دەبی خەمە سەر بزنەکەی عایشە لەکوێیە ئەوەش بزنەکەی عایشە کتێبەکە ئێستا و ئێستاش تەنانەت مسلمانەکانیش بە گومانن لەو تاکە مەسحەفێکی ئێستا لە تەشقەن ئوزبێکستانە و دەڵێن مەسحەفی عوسمانە مەسحەفەکەم هەبوو لە شوێنێکم دانابوو پەیدای ناکەم ئێستا بەرحاڵ چونکە زۆر کۆنترۆ وەکو گوتمان زۆر کۆنتر هەیە چونکە زۆر کۆنتر هەیە و دۆزراوەتەوە هەرچەندە 22 دانە لەو مەسحەفانەی کە هەبوون زمانی ئەو نووسرابوو زمانی عوسمانی عوسمان بن عەفان هەر هەمووی سووتان
بۆ ئەوەی یەک کۆپی هەبێ بەگوێری قسەی سەرجستانی بێ طبعا ئەو قسەیەکە سەرجستانی نووسیوێتی کە 22 کۆپی هەبە زمانی عوسمان بن عەفانی بەڵام هەمی سوتاندووە یەکێ لەو هۆکارانەی کە سەری عوسمانی خواردەوە دێجگە لە کاری گەندەڵی سیستەمی حکومەکەی ئەوە بوو کاتێ هەموو مەسحەفەکانی سوتاند بۆ هۆی کوشتنی هەری بۆ وای کرد چونکە بینی هەمان ئاەتی بە جۆری جیاواز نووسراوە بە جۆری جیاواز بیستراوە لە زاری محەممەدەوە هێندە تێکەڵ و پێکەڵ بووە هەر بۆیە بۆ خۆیان دەستکارێکی باشە بۆ کرد تەنانەت عەلامەی قەلەمڕاستی محەممەد مەسعودی لەو لیژنەیەی بۆ نووسینەوەی قورئان دانەنرا چیرۆکێکی دوور و درێژە هەڵدەدەن باسی پێ لە بەرنامەکانی داهاتوو ئەوە چیرۆکێکی دوور و درێژ زۆر دوور درێژە سەرمەسەری مەسعودی لەگەڵ عوسمانی ئەو کۆپیەی کە ئێستا هەیە ئەگەر سەیری بکەیت لەو ئاەتانە لە شوێنێک لا ئیکراه فی الدینە یان لقد خلقناكم شعوبا وقبائل لكي تتعارفوا قصة قرآن هەمووی دێژی ئەوانەی ترە کە بە زەمبی هێز دەبێ و شاهیدی پێ بهێنیت یان لە منت دەدرێ یان هەڵگەڕاوە دەبێ بکوژرێ ئەگەر دەلیلەکەت کە تەلۆکەکەت قورئانەکەت سەقەت و مشەوەه بێ حتمما ڕەنگدانەوە لەسەر ئاستی عەقلی ئەو خەڵکە دەبێ واتە تێکستێکی سەقەت عەقلێکی سەقەتت بۆ بەرهەم دەهێنێ کۆمەلگایکی سەقەتت بۆ بەرهەم دەهێنێ ومەیەکی سەقەتت بۆ بەرهەم دەهێنێ هەر وەک دەبینی لە جیهانی ئیسلام سفەرتەنەیەکە کەس بە کەس نییە و هەر کەس سەدەقەکان بە زۆری خۆی دەخوێنێتەوە ئەحکامە شەرعیەکانی بە کەیفی گونی خۆی بەیان دەکا لەم لاوە دەڵێن ئەوانی تر محەڕەفە ئەوی تر دەڵێ ئەمەیان محەڕەفە زەبان نەقلێکی خۆبژێڕ لە بەرنامەیەکی NRT هەر لەو ڕۆژانە مامۆستا هێژە یونس ئەڕاوی لەگەڵ چەندەها کەسانی تاوەکو ئێستا لەگەڵ چەندەها کەسانی ئیسلامی و ئیخوانی و سەلەفی دانیشتە لەو بەرنامەی NRT و تەلەڤیزیۆنەکانی کوردستان لە دیبەیتدا بەدەق بوویان کاک یونس مامۆستا یونس عەلامە لای من بەرزترین نەفەرە زۆر جوان لە ئیسلام تێگەیشتووە و هیچ سوکاتی بە ئیسلامیش ناکات تەنها ڕەخنەکان زۆر بە جوانی باز دەکات یان ئەو تێکستان باز دەکات کە دژی دەقەکان دیکەیە بەرحەڵ بەدەق بۆیان دەهێنێتەوە کە ئەڵڵا محەممەد دەڵێ چی بە گوێرەی سەرچاوەکان هەر هەمووی بە ژوێری سەرچاوە هیچ شتێکی لە خۆی کابرا باز ناکە ئەوەی بەرامبەری ئەنی سەلەفیەکان تێکستێکی تری نیشانی کاک یونس دەدا دەڵێ لە شوێنێکی تر عەکسی یونسە دیسان کاک یونس دەقێکی تری لە تەفسیرەکان نیشان دەدا کە ئەو ئاەتەمانە چیە کابرای بەرامبەری دەقێکی تری نیشان دەدا و تەفسیرێکی ترە هەر یەک فەرتەنەیەکە مەگەر ئەڵڵا بخۆی بزانێت چی نووسیوە و چی لە بیرما و کە چی ناردۆ بۆ محەممەد کاک یونس و مەلای ئیمانداری سەلەفی هەردووشیان ڕاست دەکەن خۆشیان ڕاست دەکەن لای من تەنانەت مەلاکرکار نمونەی پیاوێکی ڕاستگۆی ئیسلام و پەیڕەوی ئیسلامە هەرچەندە نەدەبوایە لە بیلادی کوفر بژی ئەگینە هەموو قسەکانی یەک دەگرێتەوە لەگەڵ شەرع لە هەموو ئیماندارەکانی تر ڕاستگۆترە لەگەڵ ئیسلام و دەقەکانی قورئان ئەوانەی لە کوردستان هەر هەمویان درۆ و لەگەڵ خۆیان و دەقەکان دەکەن ئەجینە ئیسلامی ڕاست و دروست داعش و مەلاکرکار و سەلەفی و مەلەفیەکانن ئیخوانیەکانن لە بەرجی مەڕن ئێستا بەڵام الله يعلم چیان لەژێر سەر ئەگەر بێنە سەر حکم اوكي لەگەڵ خۆمەوە بەخێبم برانی بەڕێز ناوەکان زۆرن ئاگام لێ ناوەکان هەمووی دەخوێنمەوە لای خۆمەوە زۆر سپاس بە درێژایی مێژوو ئەو ئاینە بەرپرسارە لە دواکەوتنی ئومەی ئیسلام چونکە نەک زاڵە بەسەر بیر و هۆشتەوە بەڵکو شەرع الله ئەحکامەکانی بەشدارە لە ژیانی تۆ و ژیانی خێزانیت تەنانەت بەشدارە لە ناو پێخەوی ژووری نووستنمان لەگەڵ خێزانمان چۆن 3 جار لەعنەت لە شەیتان بکەیت پێش ئەوەی نزیکی حەریمەکەت ببیت یان لە غەمی ئەوە بیت جنۆکە نەچێتە نێوانتانەوە لە کاتی سێکس ئەجینە منداڵێکی جنۆکە دەردەچێت لە شێوەی مندغۆلی بۆیە لە کولتوری شەرقی ئیسلامی کەم ئەندام بە تایبەتی ئەو کەسانەی لە شێوەی مەنگۆی دەردەچن مێشتیان سلۆ بە هەمیشە لە نێو کۆمەلگایەکان بە چاوی هەرەج و مەرەج پێیان ڕادەبێن و سوکاتیان پێ دەکەن وا نەزان هەر ئاوا بووە نەخێر ئەوە ڕەفتارە ئیسلامیە هی کولتوری بیابانە ئەگەر بڵێن وان نییە و ئیسلام لەگەڵ بێڕێزکردنی کەم ئەندامان نییە ڕاز نییە ئەگینا تەنانەت یەک ئایەتی نەهاتووە بۆ ڕێزگرتن لە کەم ئەندام لەوانەیە بڵێن ئەی چۆن ئەی ئەوە نێ محەممەد لە کاتی جیهاد و غەزەواتەکانی دەڵێ هەر کەسێ نەیتوانێت جیهاد بکە بەهۆی نەخۆشی یان بواری بۆ هەڵنەکەوێت لە جیات ئەوە دەبێت زەکات بدە واتە دیسان مەرجی باج و زەکاتی لەسەر ئەوەن داناوە
لێرە من هێندێک لە سەرنج و نووسینەکانی سامی ئەزیب و خۆم تێکەڵ دەکەم بۆ زیاترڕوونکردنەوەی بەمبەستەکەم. بەڕێز سامی ئاماژە بەو سوورەتانە دەکات کە ناویان ئاژەڵ و حیوانە. في قرآن 6 صور تحمل اسم الحيوان صورة القرآن 6 صورة هاتوا 6 صورة هاتوا هەڵگری ناوی حیوانە مانگا ڕەش الله و هەنگ واتە مشنجونە مێر و جاڵجاڵۆکە فیل هەر دەڵی بەحسەی ئاژەڵانە حەریق حیواناتە کەچی هیچ ڕێزێکی نەک بۆ کەم ئەندامان بەڵکو بۆ کەریش بێجگە لە سوکای توشکاندنەوەی ئەو ئاژەڵە کەر هیچ شتێکی ترین نەکردووە. ئێستا بیخەمە سەر کەر. هەر بۆیە لە کوردستان و پاکستان یان جیهانی ئیسلام سەیری بکەیت ئەوەندەی بێڕێزی و بەو ئاژەڵە بەستە زمانە کراوە هەر باوەڕ ناکەن نەک تەنها کاری ئەستەمی پێ دەکەن و لێی دەدەن بەڵکو لە ناو زۆر لەو میلەتانە جاشکەکەر و ماکەرتەنان نێرەکەریش دەستدرێژی سێکسیان دەکرێتە سەری بە تایبەتی لە ئێمن هەر زۆر ئاساییە تەنانەت بەڕیز لەسەری دەوەست و کاری خراپی لەگەڵ دەکەن. چەند برادێکی ئێمەنیم هەبوو زۆر بە دوور و درێژی بۆی باس دەکردم کە چی کردووە و چۆن لە ئێمن چۆن دەیکەن دەیگوت ئەو کولتورە هەر لە زمانی قوڕیشەکانەوە هەبوو و سێکس لەگەڵ ئاژەڵ و تەنانەت پشتریش بە گوێرەی لێکۆڵینەوەی ساڵانەی لەلایەن گوگڵەوە لەسەر ئەو دەوڵەتانەی کە بە ڕێژەیەکی زۆر سەیری ڤیدیۆی سێکسکردن لەگەڵ ئاژەڵ و سەگ و کەر و مەڕ دەکەن ئیتر لە پرەی یەکەم دەوڵەتە ئیسلامیەکانە وەک پاکستان سعودیە تا دوای هەمیشە لە ڕێزی یەکەمن خەڵکی مسلمان بە هەوەنتە نییە بێڕێزی بە ئاژەڵ بەرامبەر بە ئاژەڵ دەکات نەک هەر بەکەر بەڵکو بە سەگ و هەرچی مەخلوقاتی ئەڵڵا هەیە کە دروستی کردووە ئەوان بەربارانی دەکەن ڕاویشان دەکەن. بەرحاڵ دوو ئاەت ئاماژەی پێکراوە ئاماژەی پێ دەکەم لە سوکایەتی پێکردنی کەر تەمان زیاترن بەڵام دوو ئاەت الحمار والحميرەکان مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار ليحملوا أسفارا بئس المثل القوم الذين كذبوا بآيات الله والله لا يهدى القوم الظالمين. أستغفر الله العظيم. وأقصد في مشيك وأغضض من صوتك إن الأنكر الصوت صوت الحمير. گوێ درێژک وایە دەڕێوەک گوێ درێژک وایە کە بارە کتێبێک هەڵدەگرێت ئای کە چەندە ناشیرنەوێنە و نمونەی ئەوانەی کە ئاەتەکانی خوایان بە درۆزانیوە و بڕوایان پێ نەبووە بێگومان خوا هیدایەت و ڕێنمایی ستەمکارە ناکات هەوڵ بدە لە ڕۆیشتندا مام ناوەندیانە بڕۆ بە دەنجی هێواش بدوێ چونکە بەڕاستی بێزارترین و ناخۆشترین دەنگەکان دەنجی گوێ درێژەکانە. ئەگەر بە هەڵە نەچووبم ئەو بڕگەیەی دوایی إن الأنكر الأصوات لصوت حميرها لدقيتش توراة عين جلكا هاتوا محمد وري قلتو هرك رايك وقت كنتو مت نقلي كردوا حولم دابي دوت ما لنا كتابو سبتاوا كانوا لما لوا بلام تاوروان نذكر تأمرو بيوستم بو دقة بي أجينا هما لما لهنا بوي بيخم بيش تاوتان لكم دقي عبري وجياوا بلام أجا هركسك داواي كرد بسرتاوان كاتي بودا دوزمو وتاوكم دي دوزمو لنا كتابا كانن وبوي دنيرم يتشيشنيا نوع بلان بختانا اشتواء کەر هێندە بێڕێزی بێڕێز سیر دەکرێت ئیتر بووەتە بەشێک لە کولتوری کوردیش هەر وەک بەخۆ فرۆشە کوردە جاش چەکدارەکانی بەحسمان دەگوت جاش من بە چاوی خۆم نەبینیوە بەڵام ئەو جاشیان بابێ مەسەر ڕسمی خۆم بەسە گوناحت پێشانی بدەم من بە چاوی خۆم نەبیوە بەڵام ئەو جاشیان نیشاندام لە کۆیە کاتی خۆی کە نیگوتەیەکی لەسەر هەیە دەڵێن ڕۆژێک یەکێ لە جاشەکانی قاسماغا دەچێتە چایخانە و داوای چاک دەکا وەستاکە بە شاگردەکە دەڵێ دەی زووکە ئاکوڕە چاک بۆ جاشە بێنە جاشەکە تووڕە دەبێت دەڵێ بە من مەرێ جاش وەستا دەڵێ ئەدیکو بانگت بکەم دەرێ برێ فورسان واتە سوارە وەک سوار ئەسپ و سوار چاک و جاشکە کەر و کەر هێندە سووکە بە حکم و دەقانە لەناو ئاخافتنی عەرەبی بۆشکانەوەی کەسێک کە دەڵێن هو الحمار هذا الحمار یان لە قەبێکی حیماری بەدواوە دەنێن وەک گەمژەیی یان براق ئێزاکلی براق جوانە ئێوەکەی لێ دەڵێ مستی براق بێگومان بە لەوەی کە کەر زۆر عاقڵترە
لزور كساني كخوان بمروفو خوش دارتر لقرم ددن ليرا سامي الذيب سامي الذيب زور بزواني باسي نقلق شي جواني سوا لسر تيجيشتي إسلام محمد لكر وبجوري خوي باش دي غزان تشجعني سويتي سامي بلي قد كريك ديوة بتشي خوي بتقينتوا بخو كاري دين قد كريك ديوة كسي كي تربكوج ببرو بيانو دين قد كريك ديوة روج بقري نانو او نخوة بدرجاي روجو قرشي قرما وسرماي زستان تاوكو إوارا وهر كإوارا هات يكسر ورجي بربك على خواردن هر هندي نامني ورجي بتاقي لزر خواردن قد كريك ديوة عوار بك وبلي الله أكبر وسري خلق ببري وك كاور لبر أوي بيرو فكري جواز درباري دين قد كريك ديوة بلي صلى الله عليه وسلم هكا تقول نبي محمد بيه قد كريك ديوة قرآن حفظ بك وات لبري بك وباوري وابي كأكتب العسوان هاتسخواروا آية أواني السروة بلغنين لزيرة شي حمار بعمر بزيهاتي خوطرين كان ببلاش نبو لكردستان حزبي كرهية تنان لمصر زماني خوي هبو طه حسين وعباس محمود العلاقات كدران كردوا وتوفيق حكيم أندامي بون تنان لأمريكا حزب ديمقراطي كان هي ما حزب كان كرا وكماري كان شفيلة دبوها كاك مسعيد ديمقراطي كرد العراق كدي بكرد هي ما حزبكي چونك زور زيرا كان وك حمار برحا بقويري كوينوي ابن خلدون بعرب واتا حشتر ما بس لما تشيا حشتر بو عربي بدوي بيابان هموش تيك بوا رزقو نانو خواردني لسر حشتر بوا چونك تاقا اجلا لو بيابانا بتواني برنگاري بياباني مشك بيتو بويا بيستو گوشتو شيرو ميزاكيو هاتو تشو هموي بندا بو حشتريوا أنا قصد أحمد نبي يكم يتبو بنصم دنك هي باشا إيش صار فكر مسألة وياك دنك هي أنيا قلق بوم لكردستان عندك خلق دلان لقلق بوم مرحل أقد تكايب يكم يتبو بنصم دنك باشا أتابو يبردوان بوم أزيكو أزولك أزيكو أوكي تكايب بنصم دنك باشا أوكي كازنانوس يا اوكي مرحبا بدل باشا اوكي زور باشا موضوعي كرزو خوش باباسي كما هو ببرا حشتر ما بس إلا شيء كابن خلدون ضلي عرب وات حشتر ما بس إلا ما شيء حشتر بو عربي بدو بيابان هموش تيك بوا رزقو نانو خواردني لسر حشتر بوا چونك تاق آجلا لو بيابانا بتواني برنگاري بياباني وش ببيتوا بويا بيستو گوشتو شيرو ميزاكيو هاتو تشو همي بند بوا بحشتروا بويا جانو مانوي عربي بدو ببيع حشتر محال بوا بويا لناو شعرو بندو قوتو قصو باسكاني نيخو خويان نيخويان همو لروانجي حشتروا كروانيان كردوا واتا حشتر جنجيني زانياري علم ومعرفة بوا وهل سوكوتي حشتر دراسة وجيجاي اللي كل نوع عربكان بوا شون حشتر معاملة دكا لقل سروشت أوانيش بهمان شيء ومعاملة لقل سروشت كردوا وتعنيش حشتر حكمي بعقلي عرب كردوا حشتر هنده بهاو نرخي هبولاي عرب بويا هنده شعر هنده ببجنو بالاو جواني وتمن ورنگ وبرزي ومدريجي وتشاوي لوتي ليبي حشتر يان داوا لوصفو جمالي حشتر هندي وشي مرادف وقت وشي اللي يكتشوني بو بحمان ما بس هنده الزور هي لسر حشتر بو هر بشي لأندامي حشتر بس صدانا وشي بران بري ودان راوا بيج أولي كتاي بهن انضم القيام بابي مصر خوم هر وقت لراجعنا كم باسم كردبو خلنا ويق لكتابة كيف سامي الذي بلاب كما بلان بقيمست مزاني خوم بأيو بناسينم لكي روانيني خوم لسر آين وكومرقاي إسلام بلام صوز به لمدوى تنهات زخد دكم لسر بابا تكي سامي لسر هلاكاني قرآن بعلقة بلاوي دكم لتخشي غاز دخو
دواوشەم بابی خەمەسەر بەڕێز سامی ئەزدەیت دواوشەم کۆتایی دەهێنم بە گوتەیەکی سامی ئەزدەیت کە دەڵێ هیچ شتێک لە ئاسمان ناتە خوارەوە مەگەر ڕێقنەی باڵندە نەبێت جیقنا ڕێقنەی باڵندە نەبێت مەگەر نیازیک لە هاسارەکانەوە بەرەو زەوی بێ مەگەر بەر لە ئاسمان بێتە خوارەوە ئەو بەردەی لە کەوکەبەکان دیکەوە مەگەر ئاوی باران بێتە خوارەوە ئەجینا نەبزن دەفڕێ و نەکەر باڵی هەیە وەسەلام عەلەیکم وەسەلام عەلەیکم چی وەکو کابرای برادەرمان هات هیوادارم بەدڵتان بێ ئەم بەرنامەیە هیوادارم بەرنامەیەکی ئەڵقەی ئەوەی کە ئەوەقەی بەدوایەوە دێ هیوادارم بە جوانتر لە پوختەی کتابەکەیان ڕاستیش باسی کتابم نەکرد قەرا و باسی بکەم تۆزێک لەسەر کتابە ئەو کتابەی سامی ئەزدەیت داوام کرد لە ئەمازۆن بە 3 ڕۆژ بۆم هات بە سورعەتی بەرق و بەریت با بۆ جارێککە بێ هەموو ئامادە کردووە هەموو هەڵقەکان ئامادە کردووە بەڵام بۆ جارێککە بێ وعد بێ هیوادارم کاتێکی خۆش ئەبژیت ئۆکەی زۆر سپاس بە هەموو لایەک برایان کاک جەمال شەریف ڕۆژی خۆشەویستمێ لیزا خاتون دەست خۆش ئێوە زۆر سپاس حەمید عەزیز برادران زانە مێداڵ هەموو سەر ڕێژ و سەرچاو ڕۆحی من زۆر سپاسان دەکەم بۆ ئامادەبوونتان هیوادارم بەدڵتان ببێ ببڕن لە کەم کورتی بەرنامەکە و تۆزێک تا توانین لەگەڵ سکرینەکە و کومنتەکان و خوێندنەوە و مەشغوڵ بووم ڕاستی ببڕن ئەگەر سەرکەوتوو نەبووم زۆر بەڵام هیوادارم بە جارێککە باشتر تان بەیانی بکەم زۆر سپاس